لەو چای نەکوڵە ماڵ ئەوە بێ ئێستا تەواوە بێ ئێستا حەزری بێ و چی وەنەپەلەتە سرم دەخورێت لەوەندە پیس بوو ئاومان نییە ئاو پیرداود ئاوی لەسەرمان خەتا کردیا ئاردەکە وشک بووە شێت بووم لە دەستی ئای پیرداود مشکلە نییە شیرن حیاتم دەزانی دەکەم ئادەیزان چیەکەی سیات لۆ کون دەکەم ئاوی دەین مەدەری ئاو لە ناوی ئاو ئەوە دێ ئەگەرەوە پیایی دەی بابی بینم کون دەکەم ئاوی لە دەین مەدەرێ لەمە دووە تەواو ببینە شیرن و فەرهاد شیرن فەرهاد دوو عاشقەکە چایەکەم دێزوو بە ئێستا تەواوە بێ ئاوی لە سەمە خەتا کردیە وەت لێ دەکەم نیە لە ناو چیا ئاو بێتە ناو زۆرێ ئەلێرە جۆگە دێ لەولایە پڕ دەبی ئاو مەلەوان لە ناو بکە برات بابێ گچکۆکە مەغۆڵەکە کوا هەروواڵی تو هیچی شت دیار نییە برایکی مەغۆڵ تێ بابێت لاوی مەلەوانی بکە گوناحە وەڵڵا پڕی ئاو دەکەم ئێرەی نەبوو چایەکە ئێستا حازرە بێ ماڵە ئەوە بێ بۆ نەپەلاکەی سرم دەخورێ زۆر پیس بووە ئۆف ئەو مێشکە سوور هات پیرداوت هات یا ئەڵڵاه کاکە زیاد پیرداوت وەرە وەرە بەخێر بێ وەرە بکشێوە وەرە فەرموو سەلام عەلەیکوم سلام بەخێر بێ چاو ما پیرداوت بەخێر بێ ڕوت سپی بێ کچم ئەی ڕەحمەخان چۆنە باشە شکر های سندانە ڕەحمەخانی بدا ئیلۆ سەبەب سەباب ڕەحمەخان ئەوڕۆ ئەمنیک دەرکرد هەر دەرمی کرد لە ماڵێ لا حول ولا قوة إلا بالله کاکە زیاد لە ماری دنیاە ئەمن یەک کوڕە تاقانم هەیە فەقیرە جێلەکە ئێ خۆ کفر نەبوو ئەمن دۆست و ڕەفیقی مدیری حەریقی بووم ملمی گرتیە ئەوە یەک مانگە ئیلحاحم لێ دەکا دەرێ دەبی بچی ئەو کوڕی تەعینکەی لە حەریقی عجایب ئەوزە ئەمنیش دەترسێم دەرێم ڕۆژێک حەریق دەبی ئاگر دەبی ناتانی بکوژێن تۆ کوڕەکەم دەسووتێ زەرگم دەسووتێ لا حول ولا قوة إلا بالله والله بەداخەوە ڕەحمە ژنەی خراپ نییە وەڵە بە ڕەحمە بەس دەرکرد ئەوە مشکلەیەوە ئەمە دەبی مشکلێت و هەڵکەم بەسەری ئەو پیرداودەی نییە تەمبێ دەکەم لە بۆت ئینشاء الله نسحەتی دەکەم وەبیێتوی بگەڕێنتەوە ئەو لە جادەی ئەتوی گورک بخوامە چ لێ بکەین لەو چۆلو بەریای وەیە نا وەیە هەتا شەو نەهاتیە کوڕە بە منی گۆتێ نابی بێ و ماڵێ دەبی لەو عقارێ بنم هەتا شەو نەهاتیە بڕۆ لەکن ڕەحمەی چارەسەرەکەم لۆ بکە ئیقناعی بکە ئاشت ببیتەوە لە گرم بچمەوە ماڵە لە بەسەر چاو کوورەت لە چۆلە بنی گورک دەخوا بە قوڕان ئەرێ وەڵڵا دەڵێن پیرداوت گورک خواردی لە خۆ جوانی حیاتە ئەرێ وەڵڵا تا شەو نەهاتیە چای نان خواردی ها ناوەڵڵە سندان نەچوتە ناوزارم نان و ماستمانێ شیر ناخۆم بابا خزمەتی دەکەیت تەبیعاتم نابە وڵی بەداخەوە زۆر عاجزی کرد ئەرێ وەڵڵا کورە هەر پیلی گرتم فڕێمی دایە دەرێ کورە توش دەردم کردوە بخانی بەناوی خۆت نییە کورە خانی بەناوی خۆمە دڵم نایە ڕەحمەی دەرکەم داچی کوڕمە یقینەکە دیەوە تو کو دەرکردیە چ بکەم ئەوە بێ ڕەحمە ئەتو دەزانی چەند عینادە کە لەی چەند ڕقە بەڕاستە ئەرێ وەڵڵا هەندی پارامەوە ئاخری پارەشی پێم مەنا دەرمی وەڵڵا ئێستا منەوە شیرن نییە فزەی بکە فزەی دەبڕ ئەنگۆ لە حەق من دێکسێت و ناتاری ئەنگۆ پاشانە لە خۆ بەخێر بێ پیرداوت من دەبی ئەمە هەل دەکەم ئەوزا آخر دەبی بڕۆین دەست پێ بکەین ئێستاوە ئەرێ وەڵڵا ئێستا بچینە لای ڕەحمەی هەتی هەتا دنیا ڕۆژە کورە شەو بێ چاک دەبمەوە بەخوای دەبی لەم دەشتێ بن دەوەستە با بدوێ با بڕۆیت دێڵە دێ بڕۆ هەستا یا الله کورە پیرداوت بەس ئەمرکە کاکە زیاد قوربانت دەبم ڕەحمەکەم پێ بکە ئەگەر چارە سرم نەکەی ئاشتم نەکەیەوە لەگەر ڕەحمەی ئەو شۆ نییە باوەڕت هەبی لەو عقارەی دەنوم نالاغا من دەبی حەل دەکەم چاوەکەمی چییە مۆزوعەکەی گۆ چییە مۆزوع نییە کورە مەوزوعەکە بەسیتە ئەمنی دەرکردیە لەسەر یەک دوو قسەی ئەمن بزانە چاوەکەمی کە دەچیەکن ڕەحمەی بە قوربانت دەبم مەتحم بکە بلێ پیاوەشی باشە پیاوەشی دڵەشی باشی هەیە ڕێک و پێکە باشە ئەو شتانە بکە حتا ئاشتم دەکەی لە خزمەت دەمە بەڕاستی من 1 ملیۆن مشکلە عایلیم حەل کرد والله ڕاست دەکەی دە بە برایەتی مال 100 ژن تەلاق دەدرێت لە محکەمەی چوومە سۆڵحم کردی ئاگام لێتە کودێ لە عەرزکە ئەدی ئەم نەگەرێت و بە پیاو نەزانم
کە ئەوی شانە لە دەست دیە کو دێمە کورا من زیادم زیاد لۆت حەل دەکەم غەمە نەبی جێب دەمەن بەس توخوا حەلم کرد مەشاکلی کە ئەوە مەکردەوە نازارشکەوە ناکەم نا ئەوێ شوێ دەنگ تا دا دنیا هەستام ئەوە ئاخر زاربی باشە بەس ئاشتمکەوە بەس بەڕاست پێ لەم دەبێت عوت سەر و پێم بکەی سەر و پێ برێ سەر و پێ چییە کاکە زیاد یەک علە شیشی خەرتت لە بۆ دەکڕم مشکلە نییە دە باشە دەزانیت چە بەڕاست پێ بڵێم ئیشەکی دیکەم پێتە بوو برێک ئەومان نمایە ئەمە سەر هەردوو چاوم ئەمن بیرەکەم هەیە ئاوی وەچ ئەوەی دێتێ بۆ ڕیش دەکڕم ئاویشت لە بۆ ڕادەش وڵی پیاوی کوری آخرێت تو پیاوی لێ من هاتی جێب دەمە هەردووکمان پیاوی نەبووشتیوە ڕاستاری توی ساڵێکی باش فەقیر ئەوەن دەمەت حەد دەکەم وەل دێ دەکەم ڕەحمە بتبینی هەلە دوورەوە ماچ دەبینە ماچەکەم هەزار مەشاکلی عایلی هەڵ کردی پیاوی پیا قەت دایلم ماڵت تێک بچی ئەوە گەیشتینە ماڵیمە باچین بڕۆ یا الله وای بەتەمای تو هیچ نیە لە گۆڕێ ئەمن نەبی کاکە زیاد ببینە ڕەحمە دانیشتێ برنجی پاگش دەکاتەوە دیتیتت هەموو ڕۆژ برنجی دەخۆن ئەرێ وەڵڵا هەمڕۆژێ لێوەندە ڕەحمە جوان بووە ئەوە برنجی کوردیەکی گوێ بە 8,000 دەکڕ والله ئەدی کورە بەس ساواری دەخۆینەمە ئەو زەرزانە دەزانین چیە على شەکە لە بۆ سۆر دەکەم لەسەر ئەو برنجەیدا کەسمش و باویش ئەوە تەواو هەیە چەکە پیر داوت خۆت دەشاریەوە خۆت گچکە دەکەیەوە بەس ئاگا لێ بیمار و دوو پشک پێ دۆنە حەقم نییە مار دوو پشک لەسەر مەسئولیاتی خۆتە باشە دەبڕۆ خۆت بشارەوە ئێستا موشکیلەکەت بەیەک دەقەڵ و حەل دەکەم ئینشاءالله بڕۆ بڕۆ خەمە نەی بڕۆ چوان خۆت بشارەوە ڕەحمە کوی بەخێر بێ یاخوا فەرموو وەزعتان کو ئەحواڵت خۆش بێ یاخوا بەخێر بێ چیەوە پیاوە چەلبم بووە پیاوەکەت پیر داوت تەناسول دەکا پێکم بینەوە لەگە ڕەحمەی وەڵی بەڕاستی نییە بەس بەشەر نییە نەوەڵڵا بۆ چیەوە وڵی کاک زیاد پیرداوت هەر ناخۆشی کردووە بەخوا خلەفاوە خلەفاو بەڕاست ئەرە وەڵڵا کاتێک دەزانی دوو لە ڕووی تۆ تفەکە کاتە عەرزەکە خەکتف شێتی کردوین تا بەیانی ناخەوێت جرت و فرتێتی سەربان حوشە سەربان حوشە بەیانی ژێتە سەرسەری ئێمە هەستن نیوە ڕۆیە بۆ ئێمە خەوتوی دەوازمان لێبێنە کابرا عجیبە هەر ئەوە ئەجا چێ گڵۆپەکە کوژێتەوە دایەگرسێنێتەوە ئاوەکە ئاگرێتەوە ئەیکاتەوە ئەرە دەدانیشە ئیتر بێزار بووین وڵازیبە وەیە پیر داوت بەرێ وایە وا مالیکەن هەدەری کە بەیەکداری نێتەوە مالێ ئێوە نێ دەرم کردووە لەوە زیاتر چی لێ هەدەیەتەوە بەیەکداری نێت زۆر پیا زۆر چیەوە وەنێ پیر داوت بەرێ وایە وا ئەتراف دەکە گوناحە وەڵا هاتە مالی مەتەناسولی کرد دەگریە دەگوڵ ئەم شێت بۆ لە بۆ ڕەحمەی ڕەحمەم خۆش دەوێ یعنی بەڕاستی دەرکردنەکە گوناحە وەری گرەوە ئێوەش باوەڕتان پێ کرد وەرە وەڵە گوتمان دوا خۆ دەبێت چت بێتێت نانەزانێت چووکە خانم ینی بەڕاستی خۆت تەبیعەتیشی دەزانم پیاوەکی زۆر باشیش نییە ینی بەداخەوە ئەتوو ئەوەیان نەگوتیە وانێ پیر داوت بەرێ وایە وا زانە نەوەڵڵا هەر نەبوونی باشترێکە ئەوە بە خودای بەداخەوە ینی کولی چەچی وەچتو مرد بۆ پیاوە ئەوەی بکە بەڕاستی وەڵڵا ئەڵێ لە جێی خوێندراوین ینی بەداخەوە ناسکو نازدار جوان وانێ پیر داوت وایە وا زانچ بکە بەڕاست پێ بڵێم هەدەفنیکە لە کۆڵیکەوە هیچ نییە وانێ پیر داوت بەرێ وایە وا بزانە ئەتراف دەکە ئەرێ وەڵا ئەوە چ دەکەی برنج بەڵێ ماشەڵڵا تو ڕەحمە ئەوە ساحل و جوانی وەڵا ئەرێ وەڵا عینەن ئەوەی کولیچەی کو تەحملی ئەو پیاوەی دەکرێت بێتەبیعاتەوە دوای نەخۆشی زۆرەوە نیە ها ئەرە وەڵڵا سەری سپی بۆ دانی نەمایە لوتی تاوەیتەوە لە بەر ڕۆژێ نیومەتر دەروا دەکەوی زەخت و سوکەری و قەلمیشیەیە وەنیە پیر داوت بەرێ وایە وا بەزەبت مشکلەکە تا لەسەر چی بوو ئەمەوێ کوڕەکە لە حەریق تەعینکە ئەویشم بۆ ناکات عجایبە وڵا بەسیتە ئەویشێکی زۆر باشە دایچە بەڕاست پێ بڵێم چەند ساڵە مێرد پێکردێت وەڵی من مناڵ بووم منیان نابم پیرەمێردا بەداخەوە وەنیە پیر داوت ئەترافیش دەکا وەڵی هاتووە مالیمە دەست و پێمی ماچ کرد ئەو پەنجارم یەک ماچی دەکرد دەگوۆ لەگە ڕەحمەی پێکم بینەوە تەنازول دەکە گوناحە عەفویکە وەڵی ئەو پیاوەی تو کەرچی یەک پرسینەوە بی معنای موقفی نییەوە هەی
کورەوە مەلعونە ئەوە زەمم دەکاوە. ها؟ قوزەڵ قورد کورەوە تو زەمم دەکەی؟ هەرگیز نییە. وڵی تا ئێستا 10,000 کەسم تعین کردیە. هەموو سوکریتینە، دیلڤەرینە. ئەو پیاو نییەوە مادەم ئیشی مالێ پێ ناکرێ و ناتای خزمەتی تو بکا و زۆر پیا و زۆر لە وڵاتەی دەریکە وەنیە پیرداوت وەیە وە ئەرێ وەڵا کاکە وەیە مشکلی عایلیتم حەڵ کرد. حەلت کرد؟ مەسحیم نەکرد؟ ئافەریم لە بۆ لە مالی خۆت پاڵدەوە لەمە دووە مناقەشەی لە گەژنا زۆر بکە. زۆر جوانە. ئارێ وەڵا حەلم کرد. بزانە کاکە زیاد ئەگەر بە شەڕەفم بە غیرەتم بە ناموسم ئەگەر دۆستی دێرینم نەبووای ئەها بەو دارەی نییە سەر و گوێلاکتم هەموو دەشکان لەسەر چاکەوە پیاوەتی دانیشە دەکەی دانیشە هەی ڕوڕەش هەی مەلعون هەی سێبەندی ئەتو لە باتی بێ سڵحم لە بۆ بکەی دیفاعم لێ بکەی ماڵم کاول دەکەی هەسە بزانم هەسە دەی هەسە ئەوە دامنایە کوڕەکەش تعین دەکەم لە حەریقی قەزاڵ قڕ ئەمرت نەمینە لەگەر خۆت و تعینتە تو پیاوی پیاوڕدەی بڕە ئەمرت نەمینێ وەنیە پیرداوت گورە قۆزەڵ قڕ بڕۆ هەی مەلعون لەگەر چ دراوسەیەک ئەرێ تۆ بۆ ئەو لەو پیاوە کرد چیم لێ کرد جا ماوە خەرەزانی چێ ڕەحمە تخوا ئەمە حاڵە ئێمە مشکلێ ماڵی خۆمان بخەینە زاری کابراایکی غەریب وەکو ئەم ڕوو ڕەشە ئەم درۆزنە ئەجا تۆ چیتۆتە ماڵەکەیان و سفری دڵتی بۆ هەڵە ڕژیت وەڵا ڕاستەکەی خەتای منە بزان ڕەحمەجان لە ناو پاش تۆ ئەمر دەرکە فەرمان دەرکە میشەڵێم سەر چاوم باشە گوارەشت بۆ کڕم هەمومان جێش مەعاشەکەم وەرگر دێنم بە کاملی لە دەستی تۆکەم تۆ مەسروفم دە باشە تەواکەیت ئەرێ وەڵڵا دەی با بزانم ئەوەم بۆ بکە و تف هەڵمێرە عەرزەکە و شەو تا بەیانی بەخەبەر مەبە و بەیانی زوو هەڵمە سرم توک 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 گڵۆ بکوژێنەرەوە دایگرسێنەرەوە ئەو بگرەوانێ بیکەرەوە ئەوانە چاک بێتر من چیمەوێ سەر هەردوو چاو دەی با بزانی ئەخر تۆ چاک بوویەوە لەگەرم ئەگەر ئۆکی ڕەحمە یە زەحمە دنیا الله خۆشتین گۆرانیەوە ئێوەیە ئەحمەد عەدەویایی دڵم خۆشە مرتاحم زیاد هێرەوە دڵە خۆشە طبعا دڵم خۆشە بەس چاکۆ پیاوەتی دەکەم بۆ زەمیرم مرتاحە چاکەی بکە بە مرتاحی دەخەوی بە مرتاحی دەژی خەڵک احترامت دەگری ئەوە بیرم کەوتەوە بۆنە دەور و خولی ماڵی ڕەحمای ئەمن بەڵێ دوم پشیلەمە بە چادر مالی عەلەی موسڵێمەوە مشکلیانە بۆ حەلم کردوتەوە چییە؟ زۆر باش ئاگام لێ دەور و خولی ماڵیان ئەی و کوڕیان بۆ تاعینەکەیت و چێ بابە ڕەحمە وەچی خوشکمە بەس وەڵای جوانە درێژ چاوی ئەوها مرتب ئەو ڕۆژەش باش ئاگام لێ بوو جەڕەسی بۆ کردی قەیداکەنا بەس وەڵا بەس جانم ئەو مەلیکەت جەمالە کومێردی بەو پیرداودە مشکلی تۆیە مشکلە من نییە نانە سوتفێ ئەوەگەر هاتوو یعنی مەسەلەن ئەگە پیرداوت مرد یان زەهریاندایە مرد لە کۆڵمابەوە چقەیدی ئەگەر ڕەحمەش بینم ئەوش دەبی ڕێی تو وەرگرمە من حەدە چییە؟ ناناگە پێت ناخۆش بێ من ناینە پیرداوت هەر جۆبۆلۆتیکە بەس دوو باڵای جۆبۆلۆتیکە سکرە بووە ئەو ڕەحمە جوانە جوان گوێ بگرە چوکلێت هیچ کە بە دەور و خولی ماڵیان نەی بەو خوا هەردوو قاچ بۆ ئەشکێنم ئیمەن بێ قاچ ڕۆم دانا حیاتم نا وەمە بە عینە خوشکمە هیچ قەم بێشتان نەبی غیرەت نەبی هیچ نیە لە گۆڕی ئەگەر پیاوی خۆ بە پیاوەزانی لای براکەم وا بڵێ چێ چا برات مەغۆڵەکە ئەوای لە بکەم دەفری مەغۆڵە برا ئەوە باسی برام مەکە تێگەیشتی نانە خۆت عەزمەکە حیاتی هیچ نیە لە گۆڕێ دڵت پیس نەبێم پیاوەش دەسافم ئاخ ڕەحمە بەخوا منەوە نازانم دەور و خولی ماڵیان مەیە پێم خۆش نیە و تەواو گورە با بەخۆم پشیلەنی مە بە چەدەوە مال عەلەی موسڵێمەوە ئیشیان پێمە و خزمەتیان دەکەم
حق الجاري على الجاري ئەوە کەی کێشەی تۆیە کێشەی منە تەمان کەسیان نییە بێکەسن ئەو پیرداوە بەستە زمانە ئاخ بۆ خۆمان کێشەمان کەمە وانە مشکلەمان نییە بەبەست مشکلی ئاومانێ ئاومان نایە ئێ بڕۆ حەلیکە دەی بڕۆ ئاوم بۆ بێنە هەڵ دەکەم چیان دەبە کوون دەکەم بەحر لۆ دەیمە ناومانێ بەس قسەیت قسە نییە نا ئەفعالیشمانەیە على كل يوم براستي زعم هادي أن رحمة يا زحمة دنيا وأمني دانا بس خدمتي عالم يبكى بري ما عندي حتى السنة كاس هيك لابا من ذاك بس عمل كاكا عالمي دناسم بياوي قورة دناسم برادر ما يسر كسور يعني اني قصيد الله حموتان تاع عندك دامنا توش لا تجي باش زيتكم وغم النبي ئەی ئالانی کوڕم الان تاميني ذا كم لاوي حريقي اكل كجنوا بس بيا وقت لما طريق الدسور يكا باشا تامين با اول سنه خذ ذيك مسكرتيري خذ خمسة النبي او بس زمانها ثمانية قوريه حقني دوام كونيها بنديوار انا حرس ليلي نابي نعم بنديوار تاع عندك كل بنديوارنا بنسيم مانك عاش خور دي قناح خيره والله انا بنديوار زورنيا باو بتا بنسيم ديوار عيبش ديوار بكوي دكتور سري باندفتو شيرنيش تامين بكرت خزاني خما شو زور خوشم ده لا ريخلا وش عالمي تاع عندك لا بصري بصرة نسيكها وين أنا ما جيت على دي حموت أخذ مدكم أو كسجوا لك كوكيز أو استعينكم هو ذيك ياسر هم والدي قولتكم إيه ديكم إنه هتكان إيه استعين دبي لا شيء ندري هاك عالمي دناسم بياوي قولة دناسم قسم درولنا وعالمي إخوان بس جابي هذا قنوعة بياوي شو محترم قنوع قنوع قناعة بحياتي تعين أبوها واصدق واسطين أبوها بياوي قولينا ناسيا جاي مهمين ناسيا بلي راسك دم استعملنا ناوتانم نايل مكسبي باربي كس باش حياتهم وهذا تي قناع لاش تساق به لا بصرة إسراء عندك بريبيوس كيا معاش باش بورق لي وردك كاكا تأمين تندك بس أول دبي لقى من دوام بكات شوكا الدوام مكا حساسة باشا بمشي لك بخير بير سلامات بي نبغى وعد متواوا أو مدير الميكو برادر اسمه أود اللي هو برادر ما نخي ناينس الفيسبوك فريندنا ما لا فيسبوك بقى بروح برادرنا ما أري والله أو خير الدكاتي أو دو كنز زوالا مالو تعينكن ما بسمينا الراسة نانا تعيب تقاعد هو كان شنو استكراب هو بو تسمع دوري شباب ما بعد حياة كلك وقت وربو ما دوري بيشوا بيقول عيبالة بيش مديري عيبا ما بدبيني وش انا كل كيمنا امان ما قال بلمشي ما قال بو حرسيات ليش وين دايني نعم ايش يعني بكلنا اقرب كوجنت لا انا بقول كل اقريتي ونش ما سوتنا باشا اوكي اقرب يا كوجنت هذا لا سبب الوحيد يعني بل عيبكات وقفات بس من والله شيء الله يسلم جوجا لا والله لا ما مرتاح بو وظيفه اقل تليفون مدابنين اما لسه تليفون داني شوف فقيره ابا توا يا باشا تو ترجمه يبوك يسا تليفون كرني شيء اذا قيناك ما لا بس تليفون دايني يعني لما خداش يمين داش قلت لسه تليفون داني لسه تليفون اما بزين بو باخاوني داني شكلك شيء بدو تو رازي باش نيا بو باخاوني باشا بس اولا زوج تعينك مالك كاول كرديا اما بابي خوي بادكر او بابا فقير افلاسي كرد باشا من دارشي ازعاج نجيب كوتر باس والله لبخاتي او نازل النبي الى قنبو عيليني امن او ينا راس اللي نازدار نا ونازلنيها او بيدل او كليتسا او حسابك تعين بو اكيد تو تعين ممنون يعني بو اما شام بس شو اشتكت بوك او قناحه باشا
ئاپ داری دەبڕی باشە ئەوەشە لە بەخات ئەوە خۆ بە دەلاشی تێنەگەشتووە پێم گوت ناکوورە دەلاک کوڕم داری دەبڕی تەواو تەواو ممنون تێ بنەڕۆ قوربان دەم زۆرە بەخێر مەکەن مدیرێکی محتەرەمە شەرمەزارم نەکەن باشە دەبڵات و سەلام نەدایم کە بڕۆ دەی بڕۆ ئۆکەی تەواو دوو کارتم مایتێ ئەمە دوو کارتیکە بەس ئالانم بۆ تەعینکە بابی ئالان لۆ تەعین دەکەم غەمە نەبێت و ئەم جارەش ئەوەنە داوای وحدەمەکە بێمە ئێرە خەڵک بمبینێت چیم پێڵێ بڵێ بە مەساعتی گۆمە تەلەفۆنی دەکەم سلام علیکم سەرچاو ڕەحمان کوی بۆ چیەکەن لێرە وەڵا وەحدەی داخلی مۆبایل دەکەین ئەوە ئەکبەتی داوت نەوت زان چی پێڵم ئەوێ پێی بڵێم چی پێ دەڵێ ئەوە خۆتانە زان چی پێڵم چراوە سەرکاکە بەهارە بەهارە بڵێ ڕەحمان خۆ منەوەم تەزتانە بەهارە جان چۆن پێڵم تا چی ماکوم بۆ لۆمان لاحیم کە لەحیمە باشە سلمانێ زانە چی لێکم ڕاست فیتە کوڵێ دام نابوو تاعینی کەمەوە فوگڕی بڵێ بە شەردی پەشیمان بووە بەس ئەمن لە خزمەتی گۆدامە کوڕەکەت ئەتوو پیاوەکەت تەمینتان دەکەم ئالان بۆ من زۆر زەڕورە ئەو تەعینکە تەواو نەنالم فەقیرە تەرتیبی دەکەم بەس وحدەتەوە بڵۆم بکردنەوە نییە تەواو وحدە تەواو نابی ئالانم بۆ تەعینکە ئەو کاتە بەسەر نابی ئالان لۆ تەعین دەکەم قەلەکەشە خوار ئالان هەر بۆ تەعین نەکردم نەبی هەموو علاجەکەم ئەوم بۆ بکە بەسەر چاو پیرداوت باشە لە ماڵی ئێستاوەسی باشە بەڵام ئەگەرەوە بینێ حاڵە جوانە بێ خۆشە لە شەقتان نمایە نا هەموم حال کردلۆتان بەڵێ نایە لە مەشاکلی حالی ڕوودا باشە دەڕۆمە من حیات یاڵە دەی سەلام لەوێ بکە پیر داوت خوال لەگەڵ ئەرێ ئەو هەرەیە چ بوو بۆ سوێنی لە مالینگۆ ئەوە زای چی بوو با بۆ بجەرمەوە بەیانی چوومە سەرمان بۆ لای منشەکان کاتێکم بزانی جەڵتەکە سەرکەوت جەڵتا چیانە جەڵتەوەی کە لێ داعمری خواکەیت ژن بویان پیا بوو نازانم خیالم نەما جەڵتای قەلبی جاتون بۆ لای تۆ تم بۆ چاوی خۆمە زان بۆ چاوی ڕاستی بڕە مۆسە بەس دەی دەرت کرد تم بڕۆ ڕۆیش کاتێکم بزانی باڕێ ئەوەی نەبرد دەماڵەکەی دواسەوان هاوار هەستا لەشێک جیانە بوو عەمری خۆی بەجێ نابووتەوە مادەم ئەو جەڵتەیە پیاوە تەعین یەکەم چاو لێ ئاوا تەعین یەکەم چاو لێ ماشەڵڵا ئەو جەڵتەیە یان شەرمی لە تۆ کردووە یان لێ ترسەوە بۆی ڕای کرد ڕۆشتووە ئاچۆ لای زیرانەکە بابەت بەڕاستی مشکلە نییە کاکە هەتا زووە با بڕۆی دەڕۆیە تو بڕۆ بەخێسی هەتا جەڵتەم لۆ ناتی بڕۆ خوابیزێ سەلام لە زەوهەری بکە موختاری سەلامی دەکە باوکم کاکە سەبابچی وەختی نوێژیە بچین نوێژە چێنەوە ئەمە پێخۆش بوو لا حول ولا قوة إلا بالله دایکی ئالان ئاگات لێ ئەو مەلعونە ڕوڕەشە کو خۆی مەحتەلەکە هەتا نەیەتە لا ئێمەدا بمشێ ئەگەر لێ تەماشایکە دایکی ئالان لە خەڵکی گوندەکەم پرسی ئەڵێن ئەم کاکە زیادە درۆزنە ساختە چییە بەس پارە وەرەگرێشت و مەگ وەرەگرێ لە عالم و هیچشی پێ ناکرێ ئاگەر لێە ئەلە شیشێکم بۆ کڕیەوە نەخواردی با 2 ملیۆن بۆ ڕیم کڕی ئاوم لە بیرەکەی خۆم ڕاشیشا بۆ ڕێسەکەی ئەوە بووە مانجێک ئالانی کوڕمانی تەقین نەکردووە ئەو مدیرەی کە برادری بوو ئەویش نەقل بوو فت کرا ڕۆ پیاوەکە جا خۆ من بەدزی تۆ 2 کارتم بۆ کڕیوە 2 کارتی پێنجیان دەیی نانادەی ئەی بشوورەی پێنجی چی هەتا ئێستا کارتێکی بۆ من نەکڕیوە ئەوزە هەربەیەک زار بەخێر بێن خۆش بێ سپاس سپاس دەکەم دەست خۆش وەرە دانیشە پیردەوە چەندی سەعاوت بڕێ کاکە دانیشە بەخێر بێن خۆش بێ سپاس ڕەحمە بەخێر بێ زۆر سپاس سوانی وەزت کووە الحەمدولله خۆ بەخێر بێ زانە بە منەڵێ بەخێر بێ پیردەوەت بەخێر بێ خلاص وڕاوە ڕەحمە چۆنی الحەمدولله شکر باشین ئەویانت دایە کچێ جواب دەوە دوای ماساوی شەلۆ بینە یاخوا بەخێر بێن
خۆش بێ سپاس. فەرمونون ڕوو لە من کە قسە لەگەر بکەم چییە چ دەوێت باشە على شەکەت خوارد بای 2 ملیۆن بۆ ڕیتم بۆ کڕی ئاوم بۆ ڕاشێشاوە بۆ مانجێک ئالانت تاین نەکردەوە مدیرەکەی کە ئەڵێ برادەڕما ئەی ناسم ئەوە فت کرا نەقل کرا نەقل بۆزە چییە مدیرە نوێیەکە برادەرمە درۆی دەکەی بە چاوی ئەو ڕەحمەیە بە لە حەزات تاینی دەکەم وەڵی درۆکەی کورە پێمیان گوت کورەوە خەڵکی ئەوە هەر منتقەیە نییە بابا لە جێ زۆر گەورە پێمیان گوت کاکە دایمەستانە سیقەتە بێ ئێ باش ئێستا باوڕی پێەکەی کچێ باوردەکەەوە سیقەی بمرێ وەریە پیا و کەڵە مدیرەکە گۆڕاوە بزانم جارەت شێ بێ ئەوێ ڕۆژە چار نوکەی لە بۆم لێدە ڕەحمە لەسەر مۆزوعی شیرین دوای ماستاش بینە نوکە هەی هەتا ئێستا نوکە کرد لە بۆ من لێ نەدایە چار نوکەی لە بۆ ئەو ساختە سێرێ دەدەی باش ئێستا ماوەدی چەند ڕۆژمانە دەیێتە تاعینیکەی ئاڵان 5 ڕۆژ وڵا وەنیە شیرین ئەی دوای 5 ڕۆژەکە ئەگە تاعین نەبوو قۆڵی خۆم دەبڕم ناوەڵام من ئازانی چی دەکەم سکومت دەکەم لەو گوندەی ئەکەمە سینەما پیردا دووە تەنگا بووی ڕەحمە پێ بێ ئەوە هەروایە نایناسی تەبیعەتی نازانی چۆنە لێ بینەوە چیە سکرابە شەڕەفم بە غیرەتم ئێستا بەو تەسبیحین لە دوور چاوی بدەم کاکە وعد بی تاعین دەکەم کوڕەکەت تحمل تەبێ هەسە کچێستا هەستا با بڕۆی دانیشتن بەخێر چاو